ئەمە دڵە ئەو ئەندامەی بە زیندوی ئەمانێڵێتەوە. ئەمڕۆ نیشانەی ئاگادارکەرەوە شاراوەکان بۆ گەری ڕوودانی جەڵدەی دڵ ئاشکراکەین. ئەزانی چی بکە ئەگەر دڵی کەسێکی نزیکت لە ناکاو بڕیاریاکە زنجیرەیەکی نوێی پزیشکەکان کاتژمێری داهاتوو 180 کەس جەڵدەی دڵ لیان هەیە. 60یان ئەمرن. تۆ ئامادەی؟ تۆ بڵێی دواتر تۆ بیت؟ کاتی ئەو دەرکەوتانە تیا دەرەکەوێت پێویستە بچی بۆ ژووری فریاکەوتن چونکە خولەکەکان هەژمارەکرێت. ABC ڕزگارکردنی ژیان فێر بە. نابێ کەس دەست لە نەخۆشەکەەوە بات. هەروەها ئایا سێ کەس دوای نەشتەرگەری سەلامەتە؟ کەوتۆتە سەرەوەی سێ کەسەکەت چیاکەی باشە؟ 10 ساڵی تەمەنی چاوەکان و دەستەکانت کەم کەرەوە. هەروەها نوێترین لە چاککاری مەمک. شانەکانی لە جەستەی خۆتەوە وەرەگیرێت. ئەوە ئەمڕۆیە کەمێکی تر لە بەرنامەی پزیشکەکان کە پسپۆڕە پزیشکەکان و تەلەڤیزیۆنەکان ئەگەن بەیەک.